پێیان ئەڵێن پێشەوەی ئەمە ڕووبە وەکو چۆڵی ئینزای ئاگادارکردیان کردە بە ئەو نازنامەی کاڵێن پێشمەگە نازنامەی گەری کوردە پێشمەگە شکۆی نەتەوەی کووردە ئێمە بە پێشمەگەەوە جوانین ئەگە پێشمەگە ئێمە نێ ئێمە جوانین چونە ئێمە وەکو خۆمە هەلێرەوە هەتا کەرگووک شەید درراوە بۆ ئەم ڕۆژەی نەک بە یەک 24 ساعات ئێمە زعیفین لە بەرچای عەرەب و تورکمان و هەمویان داوایان لێکن ئەگەر بە خۆیان نەچن و خۆیان کۆ نەکەنەوە بەڕاستی تەواو بە ئەمەلمان نییە بە حکومڕانی کوردیجایەتە بەس دەبێت داوایان لێکەم بچنەوە بە خۆیان فریاکەون ئیمڕۆی فریاکەون باش تا بەیانی ئایا وتی من خۆم لە پێناوی کوردستان خۆم مەدەم بە گوش و یەکەم کەس خۆم چەک هەڵەگرم کاکەیان بۆ نەچوو چەک دیڤ لە کەرکووکە ئەی بۆ هێزەکەی نەهاو دیڤ لە کەرکووکە کاکە هەر لە کاتی ئازایە پێشی سارەی جامڕەش بگرێت و بڕە شار و شارژەکان هێریم کوردستان بگرێت لە خۆشی و لە تەنگانەش لەگەڵ ئێمانیە دەکاکە لەگەڵ ئێمانیت کاک واش دەسەڵاتەکە جێ بێڵە بڕۆ پڕبەتڵ پێم ناخۆشە بەس دەسەڵات چییە سەرکردەکانی کوردی خۆمانەوە کەرکووچان فرۆش و خواری لە پێشەوە حکوومەتی عێراقی وتی بە گفتوگۆ چارەسەری بکەن ئەمان گوێ نەدایە کوڕی خەڵکی هەژاریاندا بۆ کوشتوتەوە ئەمە پێش ڕیفراندۆمەوە بوو هەمووی بانیان کرد